تأكيد گۆڕانکاریەکی زۆر کراوە ئینجا لە هەموو جیهان بێت یاخود لە کوردستان بەتایبەتی تا حدێک ئێمە بڵێن زیاتر ئاگادارین کە لە کوردستان چیە گوزەرێ و لە وڵاتانی دەوروبەریش لە ڕێگای هێڵەکانی ئینتەرنێتەوە ئاگادارین بەڵام تا حدێک لە کوردستان گۆڕانکاری زۆر کراوە بەتایبەت بە هاوکاری ڕێکخراوەکانی یەکێتی ئافرەتان و چەندین شوێنی تر و دەستگای حکومی و حیزبی بەڵام ئەوەی کە زەقە و زۆر دیارە یەکێتی ئافرەتان بێگومان گۆڕانکاریەکی زۆری کردو بەڵام هێشتاش نەگەیشتوەتە ئەو ڕادەی کە تەواو ئێمە بڵێن ئازادیەکی تەواو بنیادنراوە لە کوردستان هێشتاش ماویەتی بگاتە ئەو ڕادەی کە تەواوی ڕێکخراوەکەی ئێمە داوای دەکات. ئەگەر سیر بکەین چەندان ئافرەتی زیرەک و لێ هاتوو بەتوانە لە سەر دەستی ئەو ڕێکخراوە پێگەیشتوونە یعنی بۆ نمونە ئەگەر ئەو ئافرەتانی کە ناو کاری ڕێکخراوەی ئیشیان کردێ بەراورد کە لەگەر ئافرەتێکی تر لەوانەیە لە ڕووی زۆر شتەوە زۆر جیاواز بن بۆ نمونێکێک لەو شتانە دەتوانین بڵێن سیر بکەین لە زۆربەی ئەو دام و دەستگانی حکومی و حیزبی کە کار دەکەن ئەوە بەتایبەت لە کاری ڕێکخراوەی کاریان کردێ بەتایبەتی لە ڕێکخراوی ئافرەتە زۆر بەرهەمی جوانمان هەیە ئافرەتی زۆر پێشکەوت و زیرەک و لێ هاتوومان هەیە گەر سیر بکەین لە بەتایبەت ئەگە من باس لە سۆران بکەم لە سۆران و لە هەموو جیهانیش بەگشتی بەڵام ئەگەر من باس لە سۆران بکەم بەڕاستی ئافرەتی زۆر لێ هاتوومان هەیە. پێشەکی پیرۆزبای خۆم لە دامەزراندنی 71 ساڵە یەکێتی ئافرەتانی کوردستان دەکەم من وەکو ئافرەتێک زۆر دەستخۆشیان لێ یەکەم لە کردنەوەی مەراسیمی لەم جۆرانە ئەو بۆ نانەوا دەکەن کە ئافرەتی سەرکەوت و ئافرەتی بەهرەدار دەربکەوێتن ساڵانە یان 6 مانگ جارێک یان 8 مانگ جارێک هەموو جار لە بۆنەکان ئاگادارمان دەکەنەوە کە بین بەهرەکانی خۆمان پیشان بدەین و دەستخۆشیان لێ دەکەین تا ڕادەیەکی باش توانیویانە کە ئێمە بە کۆمەڵگەی کوردی بناسێنین بەڵێ کە ئافرەتی کوردیش ئەتوانێت هاوشانی ئافرەتانی وڵاتانی دیکەش ببن لەوەی کە سەرکەوتوو بن لەوەی کە بزنسی خۆیان هەبێت و ئەوەیان یارمەتیدەرێکی باش بۆ و سەپۆرتێکی باش بکە ئەوەی کە خەڵک ئێمە بناسێت و بەهرەکان و کارەدەستەکانی ئێمە بناسێت. ئەمڕۆ بەچەند تابلۆیەک بەشداریم کردووە لە ساڵیادی 71 ساڵەی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان ئافرەتی کورد زیاتر یعنی لێ هاتووە بەڵام زیاتر ئەوەکانی شاردێتەوە ئەمەش بەهۆی چەند بارودۆخەکەیەوە بەڵام زیاتر لەم پێشانگەیان ئەتوانی تابلۆکانی خۆت بە دەربێخی ئەمەش گرینگە بۆمان.